سڵاوتان لەبێ بینەرانی ێژە گەشتێک بە بابەتەکانی ئەمڕۆدا دەکەین. گەرمترین بابەتی ڕۆژمان بۆ هەڵبژاردن و لە ئاکتیڤێلێکدا سێ بابەتی تایبەت گفتوگۆ دەکەین لە گەڵ میوانان و بە هەمان کات لە دۆسیەدا دەیبینین بزانین چی دەگوزارێ و چی بووە. بابەتەکانی کە بۆمە هەڵبژاردون ئەمڕۆ لەم ئاکتیڤێلە بابەتێک تایبەت بە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە کە کۆدار لە بارەی بارودۆخی سیاسی لە دوای هەڵبژاردن لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و ئەنجامەکان و ئەگەرە سیاسیەکان و هەڵوێستی کۆدار لەو بارەیەوە ڕایگەیاندوە. ئێمەش بابەتێکە کامڕۆ گفتوگۆی لەسەرەکەی. بابەتێکی دیکە پەیوەندی بە دەست وەردانەکانی تورکیا و پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە ڕۆژئاوای کوردستان و سووریا هەیە. بازەوە دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان بە پێی سەرچاوێکی هەواڵەی 200 چەکدار و چەتەی ناردووە بۆ باکووری سووریا بۆ هاوکاریکردنی ئەو گروپە چەتانەی لێوێن و بۆ ئاستانکردنی ئۆپەراسیۆنی تووڕەی فرات. ئەمە بابەتێکە کە گفتوگۆی لەسەرەکەین. ئایا ئەمە تا چەند ڕاستەوە ئایا ئەم ئامانجانە لە دەستوەردانەکان چییە؟ بابەتێکی دیکە پەیوەندی بە باکووری کوردستانەوەیە. گرتن و ڕاوەدوونانەکانی ئاکەپە لەسەر کوردان و هەدەپەیان و هەوڵەکان بۆ تێکدانی مێژووی گەلی کورد بە تایبەت تێکدانی ناوچەی سووری ئامەد لە لایەن ئەردۆغانەوە. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین. بەڵێ بینەرانی ێژە ئێمە سەرەتا بە راپۆرتێک لەسەر لێدوانێکی کۆدار دەست پێ دەکەین وەک ڕامانگەیان کۆدار لە بارەی بارودۆخی سیاسی و گشتی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لێدوانێکی بڵاو کردەوە. گوێی لێگرین و دوایی گفتوگۆی لەسەرەکەین بزانین چی دەڵێن. کۆمەڵگەی دیموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان ناسراو بە کۆدار لە لێدوانێکی نووسراودا تیشک دەخاتە سەر دۆخی هەنووکەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. لە سەرەتای لێدوانەکەیدا کۆدار ئاماژە بە کاردانەوەی لایەنەکان سەبارەت بە ئەنجامەکانی هەڵبژاردن دەکا و ڕادەگەیەنێت نابێت داهاتووی سیاسی ئێران و گۆڕانکاریەکان تەنیا بە ئاکامەکانی هەڵبژاردن گرێبدەینەوە، بەڵام دەتوانین تا ئاستێک داهاتووی ئێران لە بواری سیاسیدا دەستنیشان بکات. کۆدار ڕاش دەگەیەنێت بە وتار و کردداری بەرژەوەندی پەرستی ڕەفۆرمخوازان و دەسەڵاتی ناڕەوای محافزەکاران هیچ کامیان ناتوانن بە بەڕێوەبردنی هەڵبژاردنێک ڕووی ڕاستەقینەی ڕژێم لە بەرامبەر داخوازیە دیموکراتیەکانی کۆمەلگا پەردەپۆشکەن و داواکاری ڕەوای گەل لە دوای هەڵبژاردنەکان بە سیاسەتی سەرقاڵکردن لە بیر خەڵک ببەنەوە. کۆمەلگای دیموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار جەخت لەوە دەکاتەوە کە دەبێت کۆمەلگا لە بەرامبەر پێداگری محافزەکاران و سوپای پاسداران بۆ ڕاگررتنی دۆخی هەنووکەی نظام و لە بەرامبەر ڕێفۆرمخوازان کە تەنیا خوازیاری وتوێژن بۆ چارەسەری کێشەکانی دەرەوەی وڵات بوەستنەوە. دەبێت کرانەوەی دیموکراتی لە ناوخۆی ئێراندا بخرێتە ڕۆژەوی سەرەکی لایەنەکان و کار بکرێت بۆ ئەوەی لایەنەکان بەرپرسیارانە لە بەرامبەر پرس و گرفتەکان هەڵس و کەوت بکەن. کۆدار سەبارەت بە ناڕەزایەتیەکانی گەل لە دژی ئەنجامەکانی هەڵبژاردنی شۆرای شار و گوندەکان دەڵێت ئیدی دەسەڵاتداران لە ساڵانی داهاتوودا ناتوانن بە بەڵێنی بێبایەخ سیاسەتەکانی نەکۆڵی کڕین و فرۆشتنی دەنگەکان سەرکوتکاری بەسەر گەلدا بسەپێنن. ئەگەر دەوڵەتی نوێ بەڕاستی لەسەر بەکرداریکردنی بەڵێنەکانی پێداگری دەکات و وێڕای دەستێوەردانەکانی ناوەندەکانی ئەمنی و ئیتلاعاتی ئاوا پێویستە بەڵێنەکانی کردداری بکات و گوێ لە داخوازیەکانی گەلانی ئێران بگرێت، لەبەر ئەوەی گەلی کورد ئیدی ناتوانێت بەرگەی دۆخی ئێستا و گوشارەکان بگرێت و ڕۆژ لە دوای ڕۆژ درێژە بە ناڕەزایەتیەکانی دەدات. کۆداریش دۆخی هەنووکەی قبوڵ ناکات و ئەو نادات پەروەری و سەرکوتکاریە بە شایانی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران نابینێت. کۆدار لە کۆتاییدا ڕادەگەیەنێت مەیدانی تێکۆشانمان فراوان دەکەینەوە، لە داهاتوودا کاردانەوەی نوێمان بە هەموو کەسێ ڕادەگەیەنین و نابێت چاوەڕێی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی و ڕژێمە نوێەکان بکەین و بەرنامە و استراتژی خۆمان لە کاتی دیاریکراودا بە ئەنجام دەگەێنین. بەڵێ بینەرانی ێژە لەگەڵ بەڕێز مەزلوم حەفتان ئەندامی بەڕێوەبەری کۆدار لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین. بەڕێز مەزلوم ئەم کاتتان باش، من لەمەوێ پرسیار لە بارەی ئەم لێدوانە بکەم کە یاوتانە هەڵبەت دوای
هەڵبژاردنەکان لە دوای دەرکەوتنی ئەنجامی هەڵبژاردنەکان لە دوانتاندا، بەڵام ئەمەیان هەندێک جیاوازتر و هەندێک بەرفراوانترە. ئێمە دەمانوێت ڕوونتر لە خۆتان ببیستین. دەتانەوێت چێ پەیامێک بدەن لەم لێدوانەی کە ئەمڕۆ بڵاوتان کردوتەوە؟ بله این وقت تنها بخیر اول کودار بری که هم بزرده بودن کنیک زمین ایجاد کرد، هم به شکل نقشه ری، یعنی به شکل فراوان، همجی به شکل دکلراسیون یا جوهر مطالبات در واقع. سر اساس که زمین درست بود و هم خلق هشیار بون، موقعیت فهم بکن، وضعیت بزنن چونه شرط او حساسیتی که هیا به حساسیت نزدیک بون، همیشه هم حاکمیت و دولت بچنن واقعیت مسئله فهم بکن، بر اساس تنها گذاری مقطعی لمسئله تماشا نکن. شرایطی که نوعی خفقانی که هیا و این زمان وضعیتی که لفرا منطقه هم لمنطقه هم لفرا منطقه هیا و برخوردی که در مقابل ایران هیا گوشته بید کرن هشیاری باید نکرن. کودار اوانه و کودار پجار کجار و کجریانه گشتی ابراز کردن وطن، آشکاره وطن، حتی و تکرار اونا گوشزد کردن. و طبیعتا نهایتا انتخاباتی که انجام بید، هرچند هر کس دانه که انتخاباتی که آزاد دموکراتیک نه، اما نهایتا رسی مقطع، یعنی تشتی و ریو چو و برنامه قبلی اینا مختصر این تشتیل وقتیم که رأی که دان، رأی حاکمیت چنی بی، رأی که را روحانی و کارچوی مفهومی چست خطا لیر نود که رأی دان و روحانی تی معنی مشروعیت و نظام واقعا کسیلی که چون رأی خویاندان هیان چه بی اونا تکرار نیا که فقط سر اساسی که تصمیم بکم نظام جیو مقوله زانید که جواب خوی کرد رأی رئیسی بی رأی نظام، چون تقریبا او 15 میلیون یا بیشتر 25% رأی تقریبا انسان چنین بی حاکمیت هست. حاکمیت دو خوی لخلق گرتیه در واقع، یعنی او وضعیتی که خلق را حاکمیت بشیوازی که صندوق دانان هن کردیه، حاکمیت به نوع خطر هوشیاری دینی لازمه جدی بگیری طبیعتا. اوانه ایش که رأی دانه روحانی تحول خان، یعنی نه که واقعا عاشق او نظامنه، نه بریار خویندان طبیعتا وطن ایمه به وی شوازه هرچند او تحولت بچگیش بود ایمه تحول تو ایمه فرل وانیش طبیعتا زانستنه که روحانی نهایتا نگرشی اگر کمی جیا بود، اما انجام کارگه چود کیسه حاکمیت و ولایت ده نهایت اوه، اما در واقع به شیوازی که اینا تحولتان قصه خویان کردنه. بله برز مظلوم. بله برز مظلوم من اما پرسیار لباره چند خالق هی ل بەیاننامەکەتانە بام بڵێن دەستنیشانتان کردو گرنگن. یەک لەوانە باز لە کرانەوەی دیموکراتیەکەن، یعنی ئەگەر دەبێت ئێران لە ناوخۆدا کرانەوەی دیموکراتی ئەنجام بدا کە وەکو بخرێتە ڕۆژەوەی سەرەکی لایەنەکان. من ئەمەوە پرسیارە بکەم کە کرانەوەی دیموکراتی چۆن دەکرێت لە ئێرانە بکرێ و لایەنەکانیش مەبەستان ڕوونتر چی لایەنێکن کە ئەو کرانە دیموکراتیە بکەن؟ بله زانی هەواڵ الان واقعیتی که سیستم ایران و ریو چود ناعدالتی به شماری کن، تبعیضی که وحشتناک کن که واقعا رئیس سردمه و ارا خلقی که ایران داره، چون پیشنه تاریخی دیوی آزادی و دموکراسی یا تیل مقاومت خطی مقاومتی که خطا داره ایرانی ده. او وضعیت بی‌عدالتی که الان بنوان حاکمیت و نظام ولایت فقیه و ریو چودن ناحقیق پر جدی حقارتی که در واقع در مقابل خلق رأیه او زمینی که هیا اوانه زمینه دموکراتیک در واقع ایمان مخاطب من اوانه مثلا
بی‌عدالتی مسئله جنسیتی هست. جن در حاکمیت ایران جایگاهی نیست. ناسنامه دچار مشکله. حاکمیت الان که الانه به عنوان ضعیفه و جن تماشا دکی. یعنی مشکلی اراده هست، مشکلی شناسنامه هست، مشکلی هویت و حتی موجودیت هست. رای نیمی لجمعیت ایران که جنه رای ما دوید نیروی دموکراتیک جن مسئله یعنی در واقع تو هم بیشم حاکمیت اگه حکایتی مرسالاره در واقع جنان جامعه ایران دوید نیروی که مساعدن را دموکراتیک انسان کار بکنه خاطر من یک اول جنه لسراسر ایران تنها نروشالات کردستان چون شرق لازم آوانه بکن شرق هویتی موجودیتی مسئله اراده و ناسنامه یکی ترک لایران دا مسئله پیرسالاری هی حوال جوانگان لایران به شیوازه مختلف جنگی ویژه یا شر طایبت سیستم آوانه مشغول کرده به هر شکلی مواد مخدر فحوش دانشگاه ساختگی ورزش بسیج جیا بیکاری به هر شیوازه جوانه کش بگن که او کش مستعد رفاله دموکراتیک چون به حق مانه به پار مانه سرکوت انهات نکردن مشکلات گرن درست کردن نتویج مختلف که ایران داخنه مشکل قبول کردن یا نه هیا تماشا بکه حاکمیت چوله بلوچو عرب تماشا که چوله آذری و ترکمن تماشا که چوله مازندرانی و لور تماشا که چوله اگه سر آمازان کری چه سر کرد کری رایه امانه زمینی گن که زمین خبات یا تیکوشان و مجازه دموکراسی نه برز مظلوم انا پرسیاری دیگه بکم پرسیاری که دیگه لجناب تام کم ایران چه سر باوری و اعتقادگان کری آیا زردشتی بهایی سنی یارسان کسیری در که نگرشتن جدای اعتقاداتن جدایه آیا اوانه که طریقتین جدانه دراویش چه سروانه چینید ناسالم چو قبولو که چه تماشا که اول زمینی که بیعدالتی حاکمیت ایجاد کرده در کلیت ایران اوانه که دچار بیعدالتی بیند در واقع زمینه خبات و مجادله دموکراسی و آزادی فراهم بکن باشه برس مظلوم اگه جدا تنما برس مظلوم من ما پرسیاری کی دوائن پرسیار لجناب تام کنه برای کات ابي كاتك بو بابتغاين ديكش دابش كن بلان برسياري دوائن لجناب تام كم ايولا كوتاي بيان لامكد انا راتانگانو كدلن برنامج استراتيجي خومان لكات دياري كراوكاندا با انجام دگينين اگر بيتو دبيجن چاوري كوماري اسلامي ايران ناكين و برنامج استراتيجي خومان لكات دياري كراو را دگينين برنامج استراتيجي ايوا بو كات دياري كراو چي دبي بله زانی هوال ایمه حمل کلیت نفشری ما جوهر مطالبات من یک قصه هیا فرموله که هیا اوش چیه؟ ایمه ارا کردستان آزاد ایران دموکراتیک تلاش کی ارا یک خلق ایمه لروشالات کردستان و رنگیلی که لو جغرافیا دا جیان بکن بتوانن بر اساس نگرش ملت دموکراتیک و گردی یک سر اساسی که خلق و خویان فکر بکن تصمیم بگیرن اجرا کننده زندگیان بون در واقع جان بکن کار بکن این را تلاش بکن بیگمان آزادی و خواستردونی که روشالات کردستان درست بود بیه که ایران دموکراتیک درست بود زحمته رایه ایما رایه که بتونیم لکلیت ایران دا لگل خلقی ترک در تعامل اگدابین ارتباط درست بکنیم که او ارتباط منه بر اساس دیسا دویجم کلیت ملت دموکراتیکه که بجانیم او رنگیله با حفظ هویت احترام به هویتیان احترام به موجودیتیان تلاش را آزادی دموکراسیان بکنیم اگر روانه کار بکنیم اینا روانه آشکارا دویجیم را تلاش بکنیم اما بر اساسیت بشکل رسیدن به هدف مانه سر اساس چارەسەری دموکراتیک لگد حاکمیت دولت ها که بشک ولی دولت بزاق دموکراسی بید زور باشه دولت خیلی نکی مرچی لگد شهید بمسکین بیمن مردم من لازمه احتیاجات فهم بکن مطالبات خودن ناس بکن
سازماندهی خون اساس بگیرن نکفنه بازیلی که درست کرده چرخه معیوبی درست که نکفنه ناو چرخیله سیستمی که به جنگ ویژه ورده بودن نکفنه ناو مثلا نمونه بیشن این رو به سیاست فشاری وارد کردی بیکاری فقان دکه رایه که فشار بی سیاست میزان مطالبات بکنه حداقل اوانه چرخه معیوبن جنگ ویژه نه مردم لازم زانبونن درست بکن بچنن شناسوفان فراتر بکن به همگرایی که لناو خوانو تا او خلقی که لمنطقه هنه بچنن مطالبات خوان به شکل اکتیوی وریو بوان. زۆر سپاس بەڕێز مەزلوم هەفتەن ئەندامی بەڕێوەبەرایەتی کۆدار سپاس بۆ بەشداربوونیەوە. سپاس بۆیش. بەڵێ بینەرانی هێژا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێینە باشوور و ڕۆژاوای کوردستان هەواڵێک کە هەردوو پارچە بەخۆیەوە گرێتدا. ئاژانسی دەنگ و باسی دی خەبەر لە راپۆرتێکدا زانیاری داوە بەوەی کە پارتی دیموکراتی کوردستانی عێراق 200 چەکداری ناردووە بۆ باکووری سووریا بۆ ئەوەی کە ئۆپەراسیۆنی ئازادکردنی ڕەقە ئاستەم بکات و کێشەی بۆ دروستکە. ئێمە ئەو راپۆرتە دەبینون دوای گفتوگۆی لەسەرەکەی فەرموو. ئاژانسی هەواڵی دیها ئەمڕۆ لە هەواڵێکدا ڕایگەیاند کە پارتی دیموکراتی کوردستانی عێراق بە مەبەستی هاوکاری چەتەکانی داعش بۆ ئاستانکردنی ئۆپراسیۆنی تووڕەی فورات لەلایەن شەڕڤانانی هێزەکانی سووریای دیموکراتیەوە 200 چەتەی خۆی ناردووە بۆ ناوچەکانی ئەبوفاس کە دەکەوێتە نێوان شەداد و ڕەقە و مالیحا هەڵکەوتوو لە 50 کیلۆمەتری ڕۆژاوای شاری حەسەکەوە. ئاژانسەکە ئاشکرای کردووە کە لە ناوفەوجی سەلاحەدیندا کەسێک هەیە بە ناوی ئەبوو یاسر کوردستانی کە ماوەی 10 ساڵ چەکداری پارتی دیموکرات بووە. هەروەها ڕاشگەیاندراوە کە ئەبوو یاسر یەکێک بووە لە دامەزرێنرانی فەوجی سوڵتان موراد کە چەتەی سەر بە کەپە بوون. بەشداری ئۆپراسیۆنی قەڵغانی فوراتیان کرد بۆ داگیرکردنی ناوچەکانی باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان. فەوجی سەلاحەدین کە پێکاتوە لە ژمارێک پێشمەرگە و چەکداری پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە ساڵی 2015دا بە مەبەستی پشتگیریکردنی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا نێنرا بۆ حەڵەب و پاش ناردنی ئەو فەوجە هێرشەکانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن بۆ سەرگەڕێکی شێخ مەقسوودی کوردنشینی حەڵەب دەستی پێکرد. هەروەها ئاماژە بۆش دراوە کە پارتی ئەو فەوجەی بە تایبەتی بۆ شەڕی دژی شەڕڤانانی یەپەگە و یەپەژەر لەو ناوچانەدا جێگیر کردووە. چەند ڕۆژێک بەر لە ئێستا سکرتێری پارتی دیموکراتی کورد لە سووریا جەمال شێخباقی ڕایگەیاندبوو کە پارتی دیموکرات لە سەرفەرمانی تورکیا هێزەکانی لەسەر سنووری نێوان ڕۆژئاوا و شەنگال زیاتر کردووە. ئاکەپە دەیەوێت لە ڕێی پارتیەوە بگەنە ئامانجەکانیان و سنوورەکانی ڕۆژاوا داگیر بکەن. جەمال شێخباقی لەسەر داخوازی مەسعود بارزانی لە حکوومەتی عێراق کە داوای کردبوو بۆ شەڕی پەکەکەل لە شەنگال هاوکاریان بکات و وتبووی ئەوە داخوازی تورکیایە و دوژمنایەتی پارتیە دژ بە شۆڕشی ڕۆژاوا و تەفگەری ئازادی کوردستان. سکرتێری پارتی دیموکراتی کورد لە سووریا وتبووشی پارتی بەم سیاسەتانی لە ناو دەچێت و زیان بەگەلی کوردەگەێنێت. ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دیار قامیشلەوە نوێنەری خۆسەری دیموکراتی لە لوبنان گفتوگۆ دەکەین. کاک دیار بەڕێز دیار دەمباش ئەس دخوازم ژێویا پرس بکەم یعنی دەستپێکی سەرهەڵدانی شۆڕش لە ڕۆژاوای کوردستان و حتا نەها هەرتەم هەوڵی تێکدان یان خراپکردنی ئەو ئەزمون و ئەو تەجروبەی نەهای ڕۆژاوای کوردستان هەیە نیانژە این داوام دکا ڕاستە و گەلێک هەوڵدانێنوان هەموو شکست هانینە سەرکەوتون نەبوونە لێ پرسێ منەوە یعنی چما ئەو قاز ئیسرار هەیە لە ئالیە تورکیا لە ئالیە پەدەکە و هەواڵبەندێوان و ئەزمون و تەجروبەی ڕۆژاوای کوردستان وسا خراپ بکە. سلااو و ڕێز بۆژیش بۆ تەماشەوانێن هێژا گەلێک سپاس. آنها ئێمە وەک تەبگەرە کوردی بتەیبەت ڕۆژاوای کوردستانێدا و پشتی دەرباسبوونا 6 ساڵە قەیرانا سووری ڕۆژاوای کوردستان ji hemû hêlade karî bû rêxistina xwe îdarî rêxistina xwe eskerî rêxistina xwe mehellî
هەمی ئاستادا پێک بینی و 6 ساڵە بەردەژی بتەیبەت پشتی 2012 گو ریڤەبری ڕۆژاوای کوردستان کاری بوو ji destpêkê rêveberiya xwe mehellî ava bike û 2013 de bigê biryara avakirina xweseriya demokratîk li Rojavayê Kurdistanê û li ser wê armancî jî ragihandina elankirina kantonê Cezîre û Kubanê û Efrîn hatine kirin û pêkanîna hêzên eskerî ji YPG û YPJ û piştre jî hêzên Sûriya Demokrat got îro di hemla çaremîn de ne ji bo rizgarkirina Reqê. Helbete bi destpêka şoreşa Rojavayê Kurdistanê hatî kirin heta roja îro hewldanê dewleta Türk li beramber têkdanê va destketinê got Kurda bi destê xwe girtin helbete neseknîne. Ji ber wê yekê di destpêkê de eger weka dewleta Tirk em bigirin serî de destpêkê karî bû Eykariyan grûpên İslamî bike bi navê Xwanil Mislimîna. Piştî têkdanê têkçûnê Xwanil Mislimîn bi taybet di Mesir de û lawazkirinê wan û derketinê grûpên neh li Sûriyayê bi taybet wekû Cebatun Nesra û di dema dawî de jî Daeş helbete dewleta Tirk ev alîkarî xwe ji we re qut nekir. Berçav dema şerên yekîneyên parastinê gel ême li Serêkaniyê li beramber va grûpên çekdarî tundra wî irhabî bûn. Dewleta Tirk rasta rast hem siyasî hem lojîstîkî heta gihîşt wê asta got êdî seyarê xwe derbasî Rojavayê Kurdistanê bikin û birîndarê va çetana bibin. Di êrişên got li ser Kubanê jî hate girin dewleta Tirk berdewam got û bi taybet Erdogan got Kubanê her berê birkeftinê vê bişe yanî Kubanê wê bin bikevî. Helbete li beramber vaqa êrişyana yani êrişên siyasî, êrişên eskerî û heta vê deqa got em têde behsa rewşa êrişên Tirkiya dikin anha li mantîqê Efrînê li ser sinir ev demek ev heftiyeke êrişî wana li beramber gundên Efrînê rasta rast got beramber yekîneyên parastinê gel dişer dene. Di heman kata de ev 4 sala intîhagatê dewleta Türk li beramber Rojavayê Kurdistanê hem bi topê xwe hem bi erîkariya grûpên çekdarî irhabî û di vê dema dawî de jî wekû we bihîst êrişekî balafirê xwe li ser navenda yekîneyên parastinê gel li Qereço xate kirin û bi rastî pir tiştekî bidaxe yanî got dema ev êrişî kirin dewleta dewleta Tirk nîşan da got xeberên ez dixwazim vê naberê de ştêk bipirsim yanî beşekî din heye ku em li ser wî biaxivin jî pedeke ama li ser meselê Tirkiya ez dixwazim ya bipirsim. Tirkiya hertim dibêje tecrübeyekê ku li Rojava û Bakurî Sûriya heye bu em tehdîda ji ber wî em ew tehdîda qebûl nakin gelo ew ya tehdîda yan jî Tirkiya armancekî dinya wî heye em dikarin em dixwazin zelal û biçêk bi kurtasî behs kirin ew armanca esasî ya Tirkiya çi ye paşê min derbasî pedeke bibîn. بله آنها مثلا تهدیدی دولتی ترک بود بجل سر ما تهدید راست تهدید بینی اما تهدید البرانبر چی بینی البرانبر پروژه دموکراتی گود روجاوای کردستان ده برانبر پروژه دموکراتی گویرود باکوری کردستان ده پروژه که جبو کرد کاربن خودی ناسنابه بن خودی ما فی خیر روابن جبر ویکی دستپیک اوی شورشی ده بس روجاوای کردستانی کاریبون دستکفتنین سیاسی عسکری بر بچاف بگیری ایریشی دولتا ترک نه تسکنادن اوی یک آد دوا دبجه بردگو دولتی ترک ایدی هم سوریا هم عراق اوانا وکا بردوامی و او دولتین دبن دستخلاطیه امپراتوری عثمانی دبون حتی دما ایریشی موصلیات کرن وانا خست فعلی اپراسیون موصل دا بجدار بکن یک جی هیزن عسکری خواه
آوا كرن قامبين عسكري آوا كرن لبعشي قوادرنا وحزب آماده كرن قو تبلي ببن وحرج قاسنا كوكيجي دنابرا واو دولة عراقي دا دركت بلم او يعني واتشتي وان دخست قو موصل دا نتني وكي هولدانك لديجي تارول ولديجي دعشي قو دعشي تيك ببن ببيشوانا اوانا سرخو ديتن بهمان وقتا حلب بهمان تشت درباسبونا واي جرابلسي بهمان تشت هم دا اگه مش بیرانکن اگر ام دیروگا درباسبونا واي جرابلسي ببینن ده همان دیروگا دا قو شر مرجدا بقاتي كرن ودهمان دیروگا دا قو امپراتوري عثماني درباس سوي ديري بويا وخستيا هزا خلو ديري ابابكي امپراتوري خود جيبي بكي هبيا يك دهيلي دده ایرو گو روش آبای کردستانی لبرانبر خواه دستکفتنی روش آبای کردستانی لبرانبر خواه تهدیده کی دبینه تهدیده کی لبرانبر پروژه دموکراتی د سوریه ده دبینه چونکه ام وید زانن ایرو افوالاتانا به تایبەت تورکیا شەری خوا گوهستیە دەربە بۆ کارە بێ خوا بپارێزێ شەری خۆ دەربە بلا ما فهم كر اما لا ورن سر مساله دن يعني نحب بحث تكرن كو شكور اجانسي دي هابل يا بحث كلي كو بدك دوصات شك دار يعني وكي تشتات ناس كرن بو واندراناك شاندي يعني بو ناوتشي ابو فارس نابري شداد والرقه ومليحه او دوصات شك دارات بيجن كاسين كو فوجي صلاح الدين بونا ونافي كاسيك درباز دبي بناوي ابو ياسر كردستاني وان كسانا كينا وبدك شرولة دليزي جبينا بريدة بلي انا جبيفاجويا يعني عسكر انينا لسر سينور كوم كرنايا بيشمرغي روج ابا يادش بيشمرغا زيدتر اما بناد بينن يعني دوا ايريشن ايرو برامبر روج اباي كردستان تنكرن هم إيريشين عسكري هم حصارة لسر روج آبا هم رشكرنا بان دس كفتنين قو إيرو روج آباي كردستان بدس قرتي بتيبات دولة ترك درجه بده گو خواب هولدانات کی و هولدانانا ایدی به دست کرد کی جبر وی گزاتن دبیجن دبیل جمع کردی باش هنه و کردی خراب هنه و کردی باشی و کردی گریدای خود بینن گریدای سیاستا خود بینن گو بوا کردا دخوازن ایرو دست دربیل دست کفتی روش آبای کردستانی بخن و گون همی پیت زانه نه اویاتنی دمکی کرده دولتا ترک هولدانی خود کی گو یکینای پاراستنی گل هیزن سوریای ديمقراطيك ددبري كده كومبكي وبأشكراتي ندخستن اب حمله ايرو ويكيناي پاراستني گل يكيناي پاراستني جل هیزن سوریای ديمقراط گو دناف ده گلك بيكاتي جي خود گرن گرك فصائل عسكري گوش همي بيكاتي سوريا دس خود گرن خستن و بينگاوي بسكنين وتلك خطر ببن خستن كردا دور في بروجه سياسي بخن دقوتن زاتن دقو خطا فراتي صورة برابا قرنجي خوا دخستن وبشتي وينا مباشرة مديد دوينا بريدا بازاري هبو او ياك اددوا هيزن كردي خصنا دوريدا هيزن كردي خصنا دوريدا يجي ايرو دروج اباي كردستاني دا همان رولا ترك ليزن انا كسا حتى انا كسا وكو بارتينا ماني وكا كسايتي بينه وكا كسايتي مانه همان دوري البرامبر بعد اسكفني روج اباي كردستان ديزن يعني اگر تو انا گهدار دكي یا د ترا غندنا پارتي گهدار دكي و سياستا و ورا غندنا و ايديت كبير بن خدمتا با ايريشن برابر كردستاني تنكرن دوی مرحله دي رو كيدا گو كرد ايدي بندس كفتني كردا دبي چاره نوسك و مصيرك جبو تبعي كردستاني ام دبيجين ابانا ام دبين برچاو ابانا باشا برزديار انها لاليك بدك لباشوري كردستان بيجي ام شر لهمبر داعش شر دكين ام ما شهيد دا لهمبر داعش ما وسا خبات كيدي اما لاليك دن جگور او راپورتاك وهيا دوصت چقدار دنيري بو وان نافچانا ناوچي شداد و رقش بكو اوپراسيوني سر رقه بسكناندن يانجي بي انجل كرين لامبر بيوتي بك او يا تشوت بي يعني او تشد دو ستاندارتي عليكي شرط كرين دبيجي ام شرط كين وشهيدين عليك دنجي كو هيز دكشني بو هاري كاري تشتيان ام يا تشقاس راستا يعني وان كسانا من وجود كينا وتشقاس او يا راستا عليه شر عليك شي دوستايتي لقل تشتيان
هذا جان يعني او خدشتك تازه نينا يعني نها قالك جروبين وفصائل شقداري جو راست بري نهاجي يعني بري دو مانجو سي مانجو بري صالك حتى قشت نوي استاف جروبانا لحلب للشيخ مقصود برانبر قال لي مي سفير قتل عما بيك بينن ياك اب دوام قالك كتيبة بنابي فصيلة بنابي آزادي ودن أشكرا ولا يخرج أنا كسيرة ولا يخرج بنابي بيشمرقي روج آبادة وقريدان يخوى ببارتي وأشكرا آني زمان دو وقت كده قو أفانا إيريشي واباجاري ذكرن قو أو باجاريت إدي يكينين باراستني قال هزن سوريا ديمقراط تويدر إيدا شهيد دانبون دنوا جروبا دا جي خوا دقرن حتى أقرن بيجن جيشي آزاد ایرو همان گروپانن گو ایرو بنابه درع الفرات و ایدی بنابه جيش آزاد خو کرنا و بهمان وقتی ایریشی در دور من بجدکن و ایریشی و مناطق گو ایدی هزین کردی قوات سوریا ديمقراطيك آزاد کرنا ده همان وقتی ده نتنی ابیا نتنی اب دو وقتی که ده گو پیواجویا رزگار کرنا نابند اساسی یا داعشی گو تیب ناف کرن یا دلی نابلی تی کرن پایتخت خلافت اسلامی گو تی کرن گو هزین سوریا ديمقراطيك ده حمله چاره ده ام برابر دبینن ایریشی راست ای دولتا ترک لسر نابند یا فکتی کرن و اواناجی دبیجی بخبردان سروک هرم کردستان گو خبری خوشی هبو همان وقتی ده هرم کردستان ریوبری حکومت هرم کردستان دبیجین اب ایریشانا انجام هبونا پککی گو دباشوری کردستان ده یا ده همان وقتی ده نابینن گو ایرو دباشوری کردستانی 19 نابند دولتا ترکنا دباشوری کردستانی ده عجبا لبرانبر 19 نابند دولتا ترک و دباشوری کردستانی ده نه و افانه خطر سرچار روسی کردستانی تدنگ در خستنه حتی به پیچ وانا دما ایریش لسر شنگاری هاتن کرن حکومت مرکزی عراق قريبو هالوس ديني بيجي ملتي من هوالاتية من شنغالتين كشتن دولتا ترك قلنا هباري وتهما آبت سر چقدارين جيرلا هزن باراستنا قل قود شنغالي دزيدي دوصد شهيد دانين قو هبونا وائريشانا انجامي وينايا اگر ايرو لكيلكا وينا جروب واني سياسي قو ايرو سرداني دربا دكن وخازن حصار نتنع حصار عسكري رينادن قوشان دي دبلوماسي روجاباي كردستاني بادس كفتنانا بجيهاني بدن ناس كيرن وراست دي بيجن ام لديجي قرار بريارا قوات تحالف برياري ريفبريا امريكانا وجبو تشي ايرو يكينين باراستني قال بچك دكن ام قبول ناكن چمكي افانا مطرسيه وانا جمره وكا داعشينا اگر افانا ايرو الهيزين وراست راس السر عرض روج اباي كردستاني قريبو سركفتنين ديرو كنا تنجبو كردان جبو انسانيتي چونكو روج اباي كردستاني ده ابشرتي كرن درابر ارهابي ام شر بنو نرتيا جهاني حميدكن وفي شر امدكن تاني نشركي كردي شركي ديار برز ديار بركو تاني يك دقيقة من هي بو او نافا او دقيقة اگر هون بكارن بكرتاسي او يا برسيفي او برسا بدن كو چاوا دكارن لهمبر او مترسيا مسكرن مترسي كي وسا راكن كو هون بحث دكن بلي قبل ناز بيجم يعني اما يعني روجافاي كردستان دهل السياسي ده سريده اگر ما نهج السيامين قرت ما خط السيامين قرت هر چندی چقاس ایریش سرما هاتن کرن و هر یکی برنگه کی نابل مکر هم البرانبر هم معارضه هم رژیم سوری هم گروپین گریدایی و هم گروپین ایرو گریدایی ترکا حتی زور بداخ او گروپ می کردی او ایرو بناوی دبیجین ام بناوی انا کسا یا ده بناوی پشمرگی روجاوای کردستان یا بناوی پارتی گراست راست خواستن بعد از کفتنانا طاری بکن ایمد هیل سیاسی ده دهل سیاسی ده امکاری بون همه پیکاتی روجاوای کردستانی ام دبن سیاره و بریا خسری دموکرات ده بیگ بکن و امکاری بون دبن سیاوی هفگرتنا همه پیکاتی کردستان ام هیزک عسکری مزن وکی هیزن سوریای دموکراتیک گو ایرو همه پیکاتی کردستان همه پیکاتی روجاوای و باکوری سوریا جی خود گرن و کاری بون لبرابر داعشی اب ارهابان دولتی سرکفتنین
مزنی عسکری پیک بینن و ایرو بر برزگار کرنا پایتختا دولت اسلامی رقایبت شن و ایرو نزیکا حتی نزیک یعنی کار بیشن او باشارا جهزن با هزن جقبر هزن مای عسکری دکتیه چند برده هم بیشن چه قایری شاتن کردن هم دیلی سیاسی ده هم دیلی عسکری ده هم کاری بون وادس کتنا نبجی بخم از باور نکن و هولدانی ولو دوی یاش هلی پارتی دموکراتی کردستان دبی یاش گروپن اوان آلیگری واد کن روج آبای کردستانی لبرانبر وادس کتنی گو روج آبای کردستانی باکوری سوریا بدست گرتنا چند دامه بگیرن. گلک سپاس برای دیار قامشتو نوێنەری خۆسەری دیموکراتی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا لە لوبنانەوە بە مەڕابوو لە بەیروتەوە. گەلک سپاس بۆ تەبلی بوونەوە. سپاس. بینەرانی ێژە بۆ دوایین بەشمان دەچینە باکووری کوردستان. وەک بمە سەرەتا پێم ڕاگەاندن کە لە باکووری کوردستان لە پاڵ سیاسەتی سەرکوت و ڕاوەدونان و گرتن و تیرۆر و کوشتنی ئاکەپە و ئەردۆغان لەسەر گەلی کورد و ئازادیخواز و دیموکرات و چەپەکان لە هەمان کاتدا ئاکەپە بە بڕیاری ئەردۆغان هەوڵی سڕینەوەی مێژوو دیرۆک و کلتور و چاندی کوردی دەدا. لەناو ئەوانەدا مەسەلەی کاولکردنی ناوچەی سووری ئامەدە کە مێژوویەکی هەزاران ساڵەی هەیە. کەجەکە کۆماجباشی کوردستان کەجەکە لەبارەی ئەو هەوڵانەی تورکیا لە ناوچەی سووری ئامەد لە دوانێکی داوە با بزانین چیڵێ دوای قسەی لەسەرک. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆماجڤاکن کوردستان کەجەکە لە لێدوانێکی نووسراودا ڕایگەاندووە هێزی فاشیست بە سەرۆکایەتی ئەردۆغان پلانی هەڵوەشاندنەوە و تێکدانی شارەکانی باکووری کوردستان و ناوچەی سووری سەر بە ئامەد لە ساڵی 2014دا دەست پێ کرد و لە ئەنجامدا سەدان هاوڵەتی لە ناویاندا ژنان منداڵان و بەساڵە چوەن لە ئەنجامی هێرش بۆ سەر شارەکانی باکووری کوردستان گیانیان لەدەستدا و لە ئێستاشدا دەیانەوێت دیموگرافی ناوچەی سوور لە ناوچە مێژویەکانی گرنگی کوردانن بشێوێنن ئەمەش لەسەر ناوی گۆڕینی گەڕەکەکانی ئەو ناوچەیە بەڕێوە دەبن. کەجەکە دەستنیشانی کردووە کە ئاکەپە بۆ کاولکاریە دەیەوێت ئێرادەی گەلی کورد بشکێنێت و پاشماوە مێژویەکانی گەلی کوردیش بسڕێتەوە. لەو چوارچێوەیەدا ئامادەکاریان بۆ ڕوخاندنی گەڕەکەکانی عەلی پاشا و لالبای سوور کردووە. کەجەکە ئاماژە بۆ ئەوەش دەکات کە دەسەڵاتداری فاشیست بەوی گوێدان بە نوێنەرانی ڕاستەقینەی کۆمەڵگا دەستیان بۆ پلانەقی زەونە کردووە و بە هاوڵاتیان دەڵێن ئەگەر لە ماڵەکانیان نەچنە دەرەوە ئاو کارەبایان لەسەر دەبڕن. ئەو پیلانە بەردەوامی هێرشی ساڵی ڕابردوویە کە سپای تورکیە بە تانک و تۆپ هێرشیان کردە سەر ناوچەی سوور. لە کۆتایی پەیامەکەدا کەجەکە بانگ لە گەلی کورد ڕای گشتی و نێنەرانی کۆمەلگای مەدەنی دەکات لە بەرامبەر پلانی هەڵوەشاندنەوە و تێکدانی دموگرافی ناوچەی سووری ئامەد بێدەنگ نەبن و بانگەوازی لە هاوڵاتیانی سووریش کردووە ڕێگە نەدەن ئاکەپە ئەو پیلانەی بەسەریاندا جێبەجێ بکات و ماڵەکانیان چۆڵ نەکەن. بینەرانی ێژە هەم بەڕێز بێریتان جانۆزەر ڕۆژنامەوان لە ئامەدەڕۆ باخفین برز بێریتان دەمباش ئەم دخواسین لەسەر ڕەوشی داویە سوورێ و هەوڵدانی خراپکردن و کاولکردنە سوورێ لە ئالەیە ئاکەپە و هین داوام دیکە ڕەوش لەورا نەها چاوایە چێ هەیە چ خۆش بیت چارچێوێدا کەجەکەش داخوێنێکی وی هەبوو کەرەم کەن. بله نسکی هفت روزه لسوری خراکنا مالا ده بردوام دکه گل لکسوری جیان دکن نسکی هفت روزه به جیلانو به آف جمعو بردوام دکه به بیارا دیسا گلک مال هاتن خراکرن هیچی خراکنا مالا بردوامه اندکارن بیشی که گل جی جندری خودش مال خود در ناکهون ترک مالا خناکن o dibêjin çi vere em ijmalê xwe der nekevin bibiyara weka sayekê zane mehar Remezanê de ne gelê Sûrê jê tev hem rojî digirin hem jî jêna xwe berdewam dikin bê avû bê ceylan jêna xwe berdewam dikin fetariya xwe û sawriya xwe jî bi ceylan û av derbas dikin. Dîsa zarok pirsgirêjiyan dikin hem ji aliyê xwendina dibistanê de hem jî aliyê jiyanê de pirsgirêjiyan dikin ji ber ku derçavê wan malê wan tên xerakirin qadê wan tên xerakirin
امکان را بجن دو دیسا DBP پارتیا آشتیا دموکراتیک داخلانی کی داو و گوتو که ام جیرو پیدا هر روز ساعت نهادا نه ایواری ام چالکیه دنگ در خستن ام چه بکن و گوتو برا گلی آمده هر جی ساعت حتی دا ورا سوری اولو داری خوار خو آوا خو گلی سوری را پارو بکن بانگوازیا کیوان وسا هبو باش چالاکی چوا نگوتن مثلا چالاکی کی چوا چه کن دور یعنی میتینگ چه کن دور و که اون گرف yani burası çalaki denk derhistine destek kırdığı var. Süreci ev daklani ki bine cibedin o platforma Sure var. Ejme karakına malan na servi nave platform var ilan kırın. O bir platforma çalaki nuji ve ne derhistin. Heko çalaki çava çevin em Trovini zanısı ve kodakyanı var daim em sibe hindibet. Le do çalaki denk derhistine destek amede. دوستا گل چون سوره جمنانی خو آوخو بسره پار بکه ایروجی این چالکی بردوام کن. بله نها بحثی مترسیه بیاتی کردن که از خوازم او پرساب کم تنه که ترکیه دخوازه لجه کردان لآمد او پنابرین یعنی آورین عرب یا نتوین دن کل دروی ترکیه هاتنا لو دران بدا رونشتاندن چقاز گوتنه کی وصار راست یعنی ترکیه پلان دکا او درا لکردان والا که لجیوی لدروی کردان کسی دن بینه yani servi mijare az karım teksobejim şol sure her erkek gel haya yani Arapçayız Suriyeli yani Jirojava'yı jaye kokobane hatne evjane o eş hoş Ahmet hene sebep bir ara gele Ermeni jane yani Surşko bu jbako ceki برای دروکیه گل پر زیادت دهنه آنها تشتک وسا هی تشتک سام نبیستیه لی دبکو حبجی جبرکو پلیتیکای devleti پر جدا دمشه دخوازن سوره بالا کن گلی کتش سوره داخل او با مالی کو خراب کن جوان دا مالی کو دکاربن گلی کت دا جیان بکن مالی وسا دفاع بکن بدن دست توکیه شخود دست توکیه کی ورب که سوره خیانه که devlet پلیتیکی وسا جدا دمشینه. گلک سپاس بریتان جانوزر روشنامه آمد بمرابی سپاس با تفلی بناوه. بەڵێ بینەرانی ێژا ئەمە سێ بابەتی سەرەکی بوون کە ئەمڕۆ پێشکەشمان کردن پرسی کۆدار و لێدوانی کۆدار لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان و لەسەر ئێران دوایین سیاسەتی ئێران لێدوانێک لەو بارەوە هەروەها هەوڵەکانی تورکیا و پارتی دیموکراتی کوردستانی عێراق بۆ تێکدان یا خراپکردنی ئەزموونی ڕۆژاوە دوایین جاریش پرسی باکووری کوردستان و دیسان سیاسەتی ئاکەپە لەسەر کوردان لە باکووری کوردستان سپاس بۆ ئێوە کە تا کۆتایی بەرنامە هاوڕێ لەگەڵمان بوون لە شاد و خۆشیتان.